بەر هەموو شتێک باسیەوە بکەم کە هەموو کتێبە ئاسمانیەکان تەنها خودای گەورەش پەیامەکانی لە دووتوێی کتێبێکدا بە جۆماندا چرپاندووە وەکەوەی کە دەڵێ بسم الله الرحمن الرحيم اقرأ باسم ربك الذي خلق الإنسان من علق اقرأ وربك الأكرم الذي علم بالقلم علم الإنسان ما لم يعلم کێڕوانین و وەسفی تۆ چییە بەرامبەر بە پێناسەیەکی کتێب واتە کتێب چیمان پێ دەبەخشێت؟ سرەتا سپاس بۆ جەنابتان. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه ومن والاه. ئەوەی جەنابت ئاماژەت پێکرد ئەتوانم بڵێم جوانترین وەسفی کتێبە کاتێک کە خوای پەروەردگاری جیهانیان پەیامی خۆی لە ئاسمانەوە بۆ سەر مرۆڤایەتی ناردووە ئەو پەیامەی ناوە کتێب. هەتا تەنانەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک کە ئەرکانی ئیمان باز دەکات دەفەرمێ ئیمان بکوتوبه هەموو کتێبە ئاسمانیەکان نافەرمێ ئەوە ناوی ئەوەیە ئەوەیە هەمویان بە کۆب بە کتێب دێنێ و قورئانی پیرۆز یەکێک لە ناوە پیرۆزەکانی ئەلکیتابە. ئەوە گەورەترین شەرەف و ڕێزە کە پەیامی خوای پەروەردگار بۆ تەواوی مرۆڤایەتی ناوی ئەلکیتابە ناوی کتێبە یان کتێبەکان هەموو کتێبە ئاسمانیەکان. کتێب واتە ڕووناکی هەر شوێنێک ئەگە ئینسان تێیا دانیشت لە تاریکیدا پێویستی بە ڕووناکی هەیە بۆ ئەوی بەرپی خۆی ببینێ بۆ ئەوەی نەکەوێتە چاڵ و چۆڵەوە بۆ ئەوی بەرامبەرەکەی جوان ببینێ بۆ ئەوی گومانی خراپ بەرامبەر بەو شتە نەبا کە لە بەرامبەر یا دانیشتۆ لە ڕووناکیدا ببینێ. کتێب ئەو ڕووناکیەیە ڕووناکی ژیانە کەسی بەرامبەرت پێدەناسێنێ پێشەوە خۆتت پێدەناسێنێ. کتێب یەکەم جار خۆتت پێدەناسێنێ خوای پەروەردگارت پێدەناسێنێ ژینگەکەت پێدەناسێنێ کللتوری گەلانت پێدەناسێنێ مرۆڤەکانت بۆ پۆلیان دەکا کەواتە کتێب دەتوانین بڵین جوانترین پاکترین بۆن خۆشترین شتی ژیانە سەرچاوەیەکە کە ئینسان ئەگەر لێی دابڕا هەر کۆمەلگایەک لێی دابڕا هەر مرۆڤێک وەکو تاکیش لێی دابڕا بەشێک لە تاریکیەکانی ژیان بەسەریا زاڵ دەبێت.